ئەوەی سکرات لێرە مۆزوعی سیاست دێنێتە پێشەوە تامان هەر بۆ جیاکردنەوەی هونەرە ساختەکان و هونەرە ڕاستەقینەکان. ئێمە لەوانەکەی پێشووە باسمان لەوە کرد کە هونەری ساختە هەن و هونەری ڕاستەقینە هەن. تاوان سەفسەتە و وتاربێژی دوو هونەری ساختەن لای سکرات، ئەوانە عیلاقەیان بە دەروونەوە هەیە، یعنی هین دەکەن دەروون جوانکاری دەروون دەکەن، یعنی وای لێ دەکەن دەروونی کەسێک پاک بنوێنێ، باش بنوێنێ، جوان بنوێنێ. تاوان لە بەرامبەر ئەمانەوە هونەرە جەستەییەکان هەیە، دوو هونەری ساختەمان هەیە، ئەوانیش مۆزوعی چێشت لێنانە، ئەوانەی چێشت لێنەرەکان کە چێشتی بەتام لێ دەنێت بە بێوە حساب بکەنە و چێشتا چی لە جەستە دەکات، لەگەڵ مۆزوعی جوانکاری. تامان جوانکاری و چێشت لێنان وەکو وەرزش و پزیشکی ئاوان، یعنی هونەر ڕاستەقینەکەیان وەرزش و پزیشکیە. تاوان پزیشکی لەوێ کەسی سەیدەلانیشی گرتووەتەوە ئەوەی کە دەرمان ساز دەکا و دەرمانەکەش، ینی کەسی دەرمان سازکە ڕێگەڵەوەی کە دەرمانەکەش دەنووسێ بۆ نەخۆشەکە لەوێ یەک کەس بووە، یان دواتر لەوانەیەم دوو زانستە جاکرا بێتنەوە لەیەک. تاوان وەرزش نییە بۆ خۆ دەرخستن، لێرە وەرزش شتێکە ڕەبتی، ینی ئەوەنە بە جەستەوە نییە، ڕەبتی بە تەندروستی جەستەوە نییە. وەرزش بۆ پاڵەوانێتی و بۆ بردنەوە و بۆ یاری و بۆ دۆڕاندن و بۆ شتانێکەیانی. بەزە وەرزشەیە و باسی دەکا ڕەبتی بۆ هەیە چۆن ساغی جەستە ڕادەگیرێ و هونەرەی کە ساغی جەستە ڕادەگرێ، ینی جەستە وا لێ دەکا کە بە ساغی بمێنێتەوە. بەڵام ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان جەستە نەخۆش کەوت، ئەوە شتێکی تر هەیە دەبێ ئەوە هاوسەنگی بۆ بگەڕێنێتەوە. ئەویش چییە؟ هونەرێکی ترە کە عیبارەتە لە پزیشکی. طبعاً ئەوی تر هونەرە ساختەکان ڕێک عەکسی ئەم ئیشە دەکەن، ینی فەرەزەن ئەگەر بێت و لە جاتیەوەی دەرمانێک دروستکە چێشتلێنەرەکە خواردنێک دروستکە کە خواردنەکە تەندروستی کەسەکە بپارێزێ، خواردنێک دروست دەکات تامی هەبێ، ئیتر گرنگی نادا بە تەندروستی کەسەکە. لێرەوە ئەم خواردنە دەبێتە سەبەبی ئەوەی کە و جەستە ببێتە جەستەیەکی ناساخ. ئەو کاتە بۆەوەی ئەم ئیشی ئەمە چاکاتەوە دەبێت کێ چاکی دەکاتەوە؟ پزیشکەکە چاکی دەکاتەوە. تامان لە لایەکی ترەوە هونەرێکی تری ساختەیەویش جوانکاریە لە جەستا کە ئێستا زۆر باوە، ینی ئەوەی کە جەستە وا نیشان دەدا کە جەستەیەکی بەهێزە، جەستەیەکی جوانە، جەستەیەکی ڕێکە. بەڵام ئەمەی کە دەکرێت لەسەر ئەم جەستەیە ئاوا بیری لێ ناکرێتەوە، ینی تەنها بە گرنگی بەرواڵەتەکەی دەدێ، ئایا ئەمە بۆ ساغی جەستەکە باشە یانە. تامان یەکێکیان لە ڕێگەی هەر سروشتی جەستە خۆیەوە ئەو جەستەیە بە ساغی دەپارێزرێت کە لە ڕێگەی وەرزشەوەیە. ئەوی تریان بە شکلێکی ساختە، ینی جەستەکە وا لێ دەکرێت وا نیشان بدا کە ساغ و بەهێزە. کەواتە دوو هونەری ساختەی دوو هونەری ڕاستەقینەمان هەیە. وە چێژ لێنان و مەوزوعی جوانکاری جەستە، ئەم دوانە چین ئەوانن کە هونەری ساختەی دوو هونەرەکەی ترن کە عیبارەتە لە پزیشکی و لەگەڵ وەرزش. تاوان وەرزش ئەولەویەتیە لای سکرات بەسەر پزیشکیە. بۆچی؟ چونکە وەرزش نایەڵێ هەر نەخۆشکەی ئەسڵەن، ینی ئیشت بە پزیشک بێت. پزیشک ئیش لەسەر ئەوە دەکا کە تۆ نەخۆش کەوتویتە هاوسەنگەکەت بۆ بگەڕێنێتەوە. بەس وەرزش هاوسەنگەکەت ڕادەگرێت. تەمەەن لە مەوزوعی نیشا زوڵم و وێنیشە کەسێک کە هەر زوڵم نەکا باشترە لەوەی زوڵم بکات و دواتر باجی ئەو زوڵمە بدایانی، ئەو نەخۆشیە دەرونیەی تیا دەربێت کە بە بۆنەی زوڵمەکەوە تووشی هاتووە. ئەوەی کەوامان لێ دەکا
ئەو ئونەرەی وامان لێ دەکا کە زوڵم نەکەین ستەم نەکەین یا هەر شتێکی تر ناحەقی نەکەین هەر شتێکی تر نەکەین کە دەروونمان نەخۆش دەخا و هام ئاهەنگی دەروونمان تێک دەدا ئەمە هونەرە باڵاترە لەو هونەرەی ئەگەر هاتوو دەروونمان تێک چوو بەهۆی یەکێک لەو شتانەی کە کردومانە دەروونمان بگەڕێنێتەوە دۆخی جارانی خۆی یعنی یەکێکیان هونەرەکە سەلبیە ینی شتێک وا لێ دەکا ئەو نەخۆشیە لە ناو تا دەردێنێ سەلبی دەکا لە جەستەکە بۆ هەماهەنگی بۆ بگەڕێنرێتەوە ئەمەیان تەبەن هەم پزیشکیە و هەم دادوەریشە ئەوایی کە قازیەکان دێکەن لە محکەمە ئەوانە ئیشی مۆزوعی حکمدان و دیاریکردنی ئەو دەرمانەی کە بۆ ئەو دەروونە باشە تەبەن لێرە حاکمە و معنای دادگا یا ڕەواکار یا دادوەر ئەو معنایە نییە کە دادوەر لە محکەمە لێرە هەیەی یعنی ئەمە جۆرێکی ترە لە دادوەرکە لەبارەی عەدل و زوڵمەوە شارەزایە و مۆزوعەکەوە نیە لەبارەی ئەو یاسایانەی کە لەو دەوڵەتە دانراون شارەزا بێت بەو یاسایانە چی بکات و چی نەکات جا لێرە لە بەرامبەر ئێنیشا بڵێن بەل لەوە تۆ بە دادوەری ئەو نەخۆشیەتیا دەربێنرێت شتێکی تر هەیە هونەرێکی تر هەیە کە باڵاترە لەو کە ئەو هەر نایەڵێ ئەسڵەن تۆ چی بکەی بکەویتە ناو ستەمکردنەوە تەبان ئەو باسی لەویا باسی نەکان دەکا و ئەوانەی کە یاسادانەرن یعنی مشەریعەکان مشەریعەکان یاساد دەبێ ئاوا دانێن کە دەروون نەکەوێتە ناو ستەمکردنەوە تەمان ئەم یاسادانەرانش لە ڕاستیا یاسادانەر نین بەو معنایە چونکە ئەسڵەن ئەو یاسادانەرە یاسادانەرێک نییە لە شەخسێک نییە یاسادانەر ئەوەی کە یاساکانی هەیە ئەو یاسایانەی کە ئێمە دەپارێزن لە ستەم لە ڕاستیا لەناو خۆمانەیە یعنی هەموو یاساکانی ئەو یاسایانەی کە من دەپارێزن لەوەی کە زوڵم بکەم لەوەی کە ناحەقی بکەم لەوەی کە زی بکەم لەوەی هەر شتێکی تر بکەم لەناو هەر تاکێک لە تاکەکانی لە ئێمە هەیە بۆ ئەوەی ئەم یاسایانە کاری خۆیان بکەن دەبێ ئێمە بە شتێکی تر هەیە بیکەین و دەبێ دەرک بەو یاسایانە بکەین بە زانینی ئەو وامان لێبێ بەرەو ئەوە بڕۆین کە وشاری پێیاکەین بەو یاسایانە لەناو خۆمانە کەواتە لێرە دەبێت شتێکە بێ ئەوە دەبێت زەمینەیەگە بێ بۆ کۆمەککردنمان بۆچی بۆ دەرکردنمان بەو یاسایانەی کە دەمان پارێزن کە دەروونمان دەپارێزن لەوەی کە ناهەم ئاهەنگ بێت لەناوە تێکچێت تەبان ئەمە گرنگترە لەوەی کە ئەگەر تێکچوو چۆن چاکی چۆن خۆت دەرباسکەی لەو تاوانەی کە تووشت بۆ و دەرونی تێک داوی لە ناو وێرانی کردویت لێرە تاکید لەسەرەوە دەکاتەوە و ئەمەش هەمووی بۆ چیە بۆ ئەوەیە بە کالیکلیس و سۆفستایەکان بڵێ ئەو هونەرەی ئێوە لە ڕاستیا هونەر نییە و پێشتیش پێیان دەڵێەوە جۆرەکە لە لێزانی نەک هونەر و ئەوە تەنها لە ڕواڵەتە شتەکان ڕواڵەتی شتەکان چاک دەکات و چاکردنێکی ڕاستەقینە نییە جا لێرە بزانین هەر دەچێتەوە سەر و مەسەلەیە ئەو بوو باسی پیشەیەکانی کردکە و شتانە دابین دەکەن کە بۆ جەستا پێویستە بەڵام ئەوان ئەوە نازانن کە لە پاڵەواندا هونەری وەرزش و پزیشکیش ڕۆشنبیریەکی جەستەیی ڕاستەقینە دادەمەزرێن و هەر ئەو دوو هونەرەشن کە تایبەتن بە ڕێبەرایەتیکردنی ئەو خاوەن پیشانە لە بەرهەمێنانی ئەو شتانە و بەکارهێنانیان لەلایەن خەڵکەوە چونکە بەهۆی ئەو دوو هونەرەوە ئەوە دەزاندێ کام جۆر لە خۆراک و خواردنەوە بۆ جەستە دەبن بەڵام خاوەن پیشەکانی تر هیچ لەبارەی ئەمەوە نازانن لەبەر ئەمەش بوو وتمان ئەو پیشانە پەیوەستن بە جەستەوە هەیانە پیشەی نزمن و بۆ کەسانی ئازاد نابن بەڵام
لەناو ئەو پیشانەدا وەرزش و پزیشکی دەبێت جڵەوی کاری پیشەکانی تر بگرنە دەست تاوان ئەمە لەکوێوە دەڵێ بۆ کەسی ئازاد نابن چونکە خۆیان ئەو پیشانە وابەستن ئازاد نین وابەستن بەچیەوە دەبێت لەژێر سەرپەرشتی هونەرەکان نابن یانە ئەو پیشانە لەژێر حکمی هونەرەکانن کەواتە ئەوانش کە خەریکی ئەو پیشانەن لەژێر حکمی ئەوانن کە خاوەنی ئەو هونەرن یعنی وابەستن بەوانەوە بەڵام لەناو پیشانەدا وەرزش و پزیشکی دەبێت جڵەوی کاری پیشەکانی تر بگرنە دەست پێم وایە لەوە تێگەیشتبی هەمان شت بۆ دەرونی ڕاست تاوانە لە دەروونەوە وەکو پێشتر باسم کرد دوو هونەری جیاواز هەیە و دوو هونەری ساختەش هەیە کە یەکیان سەفسەتەیە یەکیان وتاربێژیە جا سەفسەتە جەدەلە بە گفتوگۆ دەکرێت وتاربێژی کەسەکە تەنها لە ڕێگەی کۆمەڵە خەڵکدا دەنیشتن و وتاریان بۆ دەدا و قەناعەتیان پێدێنێ بەوەی کە شتێک ڕاستە یا شتێک غەڵەتە هەڵێ من کاتێک ئەوەم وت تۆش وەک کەسێک کە بیر دەکاتەوە پەسەندت کرد کەچی دواتر پێت وتم شار پڕە لە هاوشاری باش گەر پێت بڵێمەوە ناوی یەکێک لەوە شاریە باشانم پێ بڵێ ئەوە وەڵامەکەت هەر وەک ئەو وەڵامە دەبێت کە لە دیاریکردنی سیاسیە چاکەکاندا وەڵامت دامەوە یعنی تۆ هەر ناوی ئەو کەسانە دێنی وەکو پریکلیس و ئەوانەی کە باسمان کردن کە ئەو سیاسەتەی هەیەیان بووە لەگەڵ ئەوەشە ئەو شتانیان دابین کردووە بۆ خەڵک بەڵام سیاسەتێکی خراپ بووە بنەمایەکی خراپی هەبووە ئێستا گە لە بواری لە ساغیدا پرسیارت لێ بکەم چا ئەو شارێک لەو بارەدا باشە ئەوە پێم دەڵێیت تیاریرینی نانەوا و میتاکۆسی نووسەر و نووسەری وتاری چێژێنانی سیسلی و سارمبۆسی بازرگانی شەراب ئەڵێ ئەگەر پێت بڵێن کێ باشە ئەمانە باسی ئەمانم بۆ دەکەی فلانە نانەوە کە نانەکەی زۆر بەتامە ئیتر چاکە یا خراپەوە کێشە نییە خەڵک حەزی لێ دەکا نانەکەی کەسێکی ژیارەت بۆ هونەری چێژلێنانی سیسلی دیارە شوێنەکە ینی هونەری چێژلێنان لەو شوێنە کتێبێکی نووسیوە دەڵێ ئەم کەسە چێشتی لای نووسینەکەی خۆیان باسی لێنانی چێشتی بەتام دەکاتەوەن ئەمە زۆر جیاوازە لەوەی کە کەسێک باسی چێشتێکی چێشتێکە بۆ تەندروستی بگونجێ بۆ لەش ببێت ئەڵێ تۆ ناوی ئەمانە دێنی چونکە ئەمانە وایان کرد کە خەڵک چێشتی خۆش بخۆن ینی بەدەم حەزەکانیانەوە بچن نەک بەدەم لە ساغیەوە بچن یا سارمبۆسی بازرگانی شەراب بۆچی چونکە شەرابێکی زۆر بەتام دروست دەکات دوای ئەوەش باسی ئەوم بۆ دەکەیت ئەمانە چۆن لە ڕۆشنبیری جەستەیی بەباشی تێگەیشتوون یعنی ڕۆشنبیری جەستەیی لێرە ئەوەیە چۆن جەستا تا ئەو پەڕی حەزکردن بتوانێت چێشکردن چێش بکات لە شتەکان ئیتر هونەری ینی ڕۆشنبیری جەستەیی ئەوە نییە چۆن جەستا بە تەندروستی و ساغی بمێنێتەوە نا چۆن بتوانێت ئەو چێژانەی هەیەتی لە ناویە هەن بیانگەێنێتە ئەو پەڕی چێشکردن چۆن ئەو بابەتانە بدۆزینەوە کە ئەم چێژانە دەوروژێنن تاوامان لێکەن زۆرترین چێژ لە شتەکان بەرین ئەمە تاوان جیاوازە لەوەی کە ئێمە شتانێک بخۆین یا بخۆینەوە کە تەندروستیمان باشڕاگرن جەستەمان هاوسەنگی جەستەمان باشڕاگن و بەرەو باشتری بەرن لەوەی کە هەیە ئەڵێ تۆ دەڵێ ئەمانە لە ڕۆشنبیری جەستەیی بەباشی تێگەیشتون چونکە یەکەمیان نانی باشمان بۆ دروست دەکات ینی نانی بەتام دووەمیان چێشتی خۆشمان بۆ دروست دەکات و سێمی شەرابی بەتاممان بۆ دروست دەکات هەمووی ڕەبتە بە چێژەکانەوە یعنی ئەو شتانەی کە ڕەبتن بە گەشە پێدان ینی پەرەپێدان هارکردنی چێژەکانمانەوە ئەوانەی کە ئیش لەسەر ئەم چێژ و خۆشیانە دەکەن لەناو ئێمە کە بەهێزیان کەن ئێمە ئەوانە بەچی دەزانین ئەوانە کتێبەکانی ئەوان دەخوێنینەوە شتەکانی ئەوان دەبینین و شتەکانی ئەوان لە ناو بازاڕا بەهای هەیە خەڵک پارەی پێدەدا خەڵک دەچێ بۆ لایەن بازاریان گەرمە چونکە هەمووی ڕەبتی بەچیەوە هەیە
ڕەبتی بە چێژەوە هەیە. لەوانەیە لێم تووڕەبی گەر دوای ئەوە پێت بڵێم ئەزیزم تۆ هیچ لەبارەی پەروەردەی جەستەوە نازانیت، چونکە تۆ باسی کەسانێک دەکەی لە خزمەتکردنی ئارەزوەکانی جەستە و تێرکردنیان زۆر شارەزان، بەڵام هیچ لەبارەی جوانی و چاکبوونی جەستەوە نازانم. ئەوان تەنها ئەوەندە دەزانن گەدەی خەڵک پڕ بکەن و قەڵەویان بکەن و بۆ کارەکەیان ڕەزامەندی خەڵک بەدەست بێن و ناتوانن چەوری لەشی ئەوانە کەم بکەنەوە کە قەڵەون. یعنی ئەوان لە ڕێگەی ئەوە دەکەن جەستە چی لێ دەکەن ئەو جوانیەتی و هاوسەنگێتیایەتی ئەو هاوسەنگە تێک دەدەن. ئەمەش چی وا دەکا کە هاوسەنگی جەستە تێک بچێت؟ چونکە گرنگیدان بە ئارەزوەکان هەیە، بە حەزەکان هەیە، گرنگیدان بە جەستە نییە. وە گرنگیدان بە حەزەکانی جەستە یانی گرنگیدان بە جەستە نا، دووشتی جیاوازن ئەمە. بەس لێرە هەردووکیان تێکەڵ کراون، ینی حەزەکان بە جەستە دانراوە، جەستە بە کۆی حەزەکان دانراوە، نەک جەستە بەوە دابندێت کە حەزەکان هی جەستەکەن و دەبێ ئەم حەزانە بە شێوازێک ئاراستە بکرێن کە لە خزمەتی جەستەکە بن. ئەڵێ ئەوانە بەهۆی ئەوەی کە دەیکەن خەڵکی تووشی قەڵەوی و بەزار نەخۆشی دەکەن و لەگەڵەوەشە خەڵک ستایشان دەکات، دەڵێن چێشتەکەت بەتامە خۆشە ئاوایە، ینی گرنگی پێدەدا و بازاریان گەرمە. ئەڵێ ئەوانش کە قوربانی دەستی ئەوانن بەهۆی نەزانیەکەیانەوە هەرگیز بەرپرسیارەتی نەخۆشیەکانیان و لاوازی جەستەیان ناخەنە ئەستۆیەوە. تەمە نەمانە لەبەرەوە هەر لە ئەساسەوە و خەڵکە مۆتەم نییە بە جەستەی و حەزەکانی حەزکردنی لە خواردنەکان وای لێ دەکات تەنانەت ئەوەی بەرپرسیارەتی نەخۆشکەوتنی جەستەکە ناخەنە ئەستۆی ئەو کەسانە. کەوانە خواردنەکانیان بۆ گەن نەبووە، خواردنی پاک جوان، بەڵام لە عینی کاتی شام خواردنانە چین لەگەڵەوەشا پاک و تەمیزە و جوانە، بەڵام زەرەر لە جەستە دەدا. یعنی لە ڕواڵەتە دەچیتە ناو بۆ نمونە ئەو چێشخانەی یەکێک لەوانەیە کە سوکرات باسییان دەکا، چێشخانەیەکی پاک و تەمیز ڕازاوە جوان خواردنێکی بەتام، لەبەرەوە ئەمانە خزمەتی حەزەکانی ئێمە دەکەن. کاتێ جەستەمان بەهۆی ئەم خواردنانەشەوە و ئین دەبێت پەکی دەکەوێت، ئێمە هەرگیزەوان تۆمەتبار ناکەین. بۆچی؟ چونکە ئیتیفاقێک ڕێککەوتنێکەیە لە بینی ئێمە و ئەوانە، ئێمە بە حەزەکانمان، ئەوانیش بە چێشتە خۆشەکانیان. لەبەرەوە لێرە ئەم ئیتیفاقە هەیە، ئەوان بەدەم شتێکمانەوە دەچن کە ئێمە حەزمان لێیە و خۆشمان متەمنین بە جەستەمان، یعنی ئەویش متەمە بەو شوێنەی کە هەمان ئامانجمان هەیە، هەمان شتمان دەوێت، لەبەرەوە ئێمە ئەوان تۆمەتبار ناکەین. ئەڵێ بەڵام ئەگەر بێت و بۆ نمونە دکتۆرێک پزیشکێک بێت بڵێ ئەوە لەبەر ئەوە ئەو چێشتانە دەخۆیت بۆیە نەخۆشکەوتیت و ئەو نەخۆشی خستویت، ئەڵێ ئەوانە تووڕە دەبن لەو کەسە، ینی واین دەکەن کە ئالاسازە و خواردنیان لێ حرام دەکا و ئەوی تریش حتمما وا تێدەگا کە دەیەوێت بازاڕەکەی نەیاڵێ. لێرەوە ئەم داماوە کە ئاگداری شتەکەی و ئەتیمان بە جەستەکە دەدا، ئەمە دەکەوێتە بەردەم هێرشی هەردوو تەرەفەکە، هەردوو لایەنەکە. ئەڵێ گەرواژ ڕێککەوێت کەسانێکە بن هەندێک ئامۆژگاریان بکەن، ئاگاداریان بکەنەوە لەوەی نەوسنی و هەڵپەکردن لەگەڵ یاساکانی تەندروستیدا دژە و دەبێتەوە هۆی توشبوونیان بە نەخۆشی، ئەوە ئەوان پەلاماریان دەدەن و تۆمەتباریان دەکەن و دەکەونە لۆمەکردنیان. ئەمە هەر وەکوینەکە وایە هەم سکرات دەڵێ ئەگەر پزیشکێک و دەرمانسازێک، ینی دەرمانسازێکی پزیشک بەرین خواردنێک دروستکە لەگەڵ چێژ لێنەرێک و کۆمەڵێ منداڵ و کۆمەڵێ خەڵکی نەوسنیش بێنین کە تەنا هەز دەکەن ژیان هەر چێشکردنە، ئەوانە بێنین و هەر یەک لەمانە چێشتێک چاکە بۆ ئەمانە، ئایا کامیان دەبنەوە ئەگەر لە مسابقاکرد نابن؟
حتمما لەبەر ئەوە ئەم حسابی بۆ چێژ نەکردووە حسابی بۆ تەندروستی کردووە چێشتەکەی ئەم دەیکەن بەسەریان منداڵەکان پێیان ناخۆشە هەست دەکەن عەزیەتیان دەدا هەست دەکەن شتی خراپیان دەداتێ بەڵام هی ئەوی تر کە تەمەلق دەکا بۆ ئارەزوەکانیان ئیتر گوێ ناداتە تەندروستیان ئەوە حەز بە چێشتەکەی ئەو دەکەن و حتمما عینەکە پزیشکەکان لەوێ دەدۆڕێت چونکە ئەوەی حکم دەکات لەوێ چییە تەندروستی جەستە نییە و جەستە نییە ئارەزوەکانی جەستەیە تامان ئەمە دواتریش ڕەب دەکا بە دادگاوە ینی لە دادگاشە دواتر باز لەوە دەکات بۆچی من ئەگەر یەکێک تۆمەتبارم کا و بچمە بەردەم دادگا بۆچی تۆوا دەبینی من دیفاع ناکەم ینی لێرە حاڵەتی دادوەرەکان و حاڵەتی سکورات و تۆمەتبارکەرەکە و خەڵکەکە ئەمە وەکو وایە وەکو پزیشکەکە و چێژ لێنەرەکە و عینەکە وایە منداڵەکان وایە و ئەم شتێکی کردووە کە بۆ ئەوان دەرونی ئەوان باشە ئەوی تر شتێک دەکا کە خراپە بەڵام خەڵک حەز بەمەیان دەکا و ینی حەزەکەی دەیجوڵێنێت ئەوە لە دواترا لە ئەڵێ بۆچی من ئەگەر بکەومە ئەو شوێنە وەکو وتار بێژێت بەرگری ناکەم وەکەوەی کە تۆ دەڵێ تۆ کەڵکی چت نییە دەتوانی خۆت ڕزگارکەی لە مردن نەدەشتوانی کەسە نزیکەکانت ئەوە سەبەبی ئەوەمان پێ دەڵێ بۆچی من لەوێ ئاوام ینی بۆچی لە ڕێگەی وتار بێژیەوە و بەرگری ناکات ئەڵێ خۆ ئەگەر لە دەستیشیان بێت ئەوە زۆر بە خراپی لەگەڵیان دەژۆڵێنەوە یانی لەگەڵ ئەوانەی کە لەسەر بنەمای تەندروستی بیر دەکەنەوە نەک لەسەر بنەمای چێژ وازار کەچی لەگەڵ ئەوانەدا کە بەرپرسیاری ڕاستەقینەن لەو خراپەیە تووشیان بۆ هیچ ناکەن جگەل لەوەی بەشان و باڵیانە هەڵ بدەن و ستایشیان بکەن بۆچی چونکە ئەمان لە هەموو شتێک بەپێی حەزەکان بیر دەکەنەوە کە بەپێی چێژ و ئارەزوو بیری کردەوە ئەو کاتە چێش پێمان دەڵێ ئەوان چاکن ئەمان خراپن چێش پێمان دەڵێ دەرمان سازەکە خراپە چونکە عەزیەتمان دەدا خواردنی ناخۆشمان پێدەدا بەڵام ئەوی تر چاکە چونکە خواردنی بەتام و بە لەزەتمان پێدەدا ئەمە ئەگەر بێت و ئێمە وەکو منداڵەکان لەسەر بنەمای چێش بیرمان کردەوە ئەڵێ کالیکلیس هەڵسوکەوتی تۆ ئێستا بە تەواوەتی لە هەڵسوکەوتی ئەوان دەچێت ئەوە تا تۆش دەستت کردووە بە ستایشی ئەوانەی خوانەکەیان بەو خواردنانە ڕازاندووەتەوە کە ئەسینیەکان حەزی لێ دەکەن و دەشڵێت ئەسینا لەسەر دەستی ئەوان گەورە بووە و بەڵام مرۆڤ لەمەدا جگە لە داڕزین و دەردەداری هیچی تر نابینێ ینی ئەوەی کە چێشلێنەرەکە دەیکا بۆ منداڵەکان بامان شێوە ئەو سیاسیانەی تۆ باسییان دەکەی هەمان شتیان کرد بۆ خەڵک تەنها بەدەم چێژەکانیانەوە ڕۆشتن وەک گرنگیان بە ئەوە نەدا کە لەوانە ڕاستەقینەیە و دەبێ باشتر بێت لەوەی کە هەیە وەک گرنگیان بە شتێکدا کە ئەوانیش خۆیان حەزیان لێ بۆ ئەوان گرنگی پێ بدەن یانی ئەو ڕێکەوتنەی نێوان خەڵکو و حەزەکانی خەڵکو ئەوەی کە سیاسیەکە دەیکا بۆ ئەو ڕووپامایەی سیاسیەکە دەیکا بۆەوەی خۆشەویست بێ لە لای خەڵکەکە بۆی ئەو خەڵکە ببن بە جەماوەری ئەم دوانە تەمان هەروەکو عینەکە وایە چێش لێنەرەکە و منداڵەکان وایە و ئەمە جۆرەکە لە پەیوەندی ئەڵێ تۆش ئێستا وەکو ئەوانت لێ هاتووە و باسی ئەوانە دەکەی کە ڕووپاماییان بەرامبەر بە خەڵکی سینا کرد کۆمەڵە شتی خۆشیان بۆ کردن بەڵام شتی باشیان بۆ نەکردن شتی خۆش لەگەڵ شتی باش دووشتی جیاوازن وەرمونە تۆ شوێنێکی یاریکردن دەکەیتەوە بۆ تەرفیه و بۆ خۆشی ئەمە شتی خۆشە بەڵام تۆ لەم لاوە خەستەخانەیە نەخۆشخانەیەکی باشت نییە ئەمەیان شتی باشە بەزەوەیان شتی خۆشە تۆ شارەکەت دەرازێنیتەوە مشتی خۆشە بەڵام شارەکەت
بۆ نمونە زانکۆیەکی باشی تیانە ئەمە شتی خراپە لەبەرەوە شتی خراپ لەگەڵ شتی خۆش لەگەڵ شتی چاک دوو شتی جیاوازن ئەو سیاسی کە شتی چاک دەکا و پەرە بەش ئەوە دەدا کە چاکە لەگەڵ ئەوەی کە پەرە دەدا بەوەی کە خۆشە لەسەر دوو بنەمای جیاواز ئەم دوو سیاسیە کار دەکەن یەکێکیان لەسەر ڕووپامایی عاشقە جەماوەرە یەکێکیشیان عاشقە چاکەیە ئەوەی چاکە عاشقی ئەوەیە کە چاکە بەس ئەم عاشقی ئەوەیە کە جەماوەر بەخۆی دروستکە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی بچیشەوە تۆ دەتوانی جەماوەر دروستکەی جەماوەر لە ڕێگەی چێژ و ئارەزوەکانەوە دروست دەبێت حەشامات بۆ چێژ و ئارەزوو کۆ دەبێتەوە لە دەوری شتێک یعنی ئەوەی کە ڕەبتی بە ئەوە هەیە کە شار چاککەین خەڵک بۆ ئەمە کۆ نابێتەوە بەس شار خۆشکەین کۆ دەبێتەوە کە ئامەی خەڵک گرنگی بەچی دەدا بە ئارەزوەکانی دەدا ئەگەر هات و ئەگەر بێت و زەمینەی بۆ خۆش نەکرێەوە ڕێگاکەی بۆ نیشان نەدرێکە گرنگی بە چاکە بدا و بۆ بدا کە چاکە لە ناو شارەکەیدا نەک ئەوەی کە خۆشە لە ناو شارەکەیدا پیاوە گەورەکانمان لە ڕابردوودا شاریان پڕ کرد لە خواردەمەنی و کۆگاکانی چەک و شورای بەرز و داهاتێکی زۆر و ئەو شتە بێمانایانەی تر بەڵام هیچ گرنگیەکیان بە دانایی و دادوەری نەدا ینی لای ئەوان ئەوە گرنگ نەبوو کە ناڵم ئەمە شتەکانت هەیە هەموو توانی و بازرگانی بکەی فلان بکەی ئەمەم و پارە و داهاتە بێنیتە ناو وڵاتەکەتەوە بەڵام ئەم پارەیە چی لێ دەکەی کە ئەمە نەبووە و کاتە چی دەبێت ئەم پارەیە دەبێتە بەڵا هەر چۆن خواردنم بە تامەکە دەبێتە بەڵا بۆ جەستە و جەستە تێک دەدا ئەمەش کە حەز و ئارەزوی خەڵک داوای دەکا دەبێتە هۆی ئەوەی کە جەستەی شار پەکی بکەوێت و لە ناو خۆیان نظامەکەی تێکچەوە هاوسەنگیتیان نەمێنێ کە هاوسەنگیش نەما و کاتە لەگەڵ ئەوەش ئەو هەموو شتە هەیە چی هەیە فەوزا دروست دەبێت لەبەرەوە ئەڵێ ئەوان ئەوەیان کرد کە خەڵک حەزی لێبوو بەڵام ئەوەیان نەکرد کە چاک بوو بۆ خەڵک لەبەرەوە گرنگیان بەم شتانەدا بەڵام گرنگیان بە چی نەدا گرنگیان بە دانایی و بە حکمت و دادوەری و ئەمانە نەدا یعنی فەرەزەن ئێستا لای خەڵک چی بۆ من بێ چی هی منە گرنگە ئەوە گرنگ نیە ئایا ئەو شتە بە حەق بۆ هی منە یانە هەمووی داوای پارە دەکەن بۆ نمونە کە پارەیان پێ بدرێ موچەیان پێ بدرێ بەڵام کەس بیر لەوە ناکاتەوە ئایا ئەو ئیشەی دەیکا ئەم پارەیەی پێ دەدرێ بۆەوەی ئیشێ بکە ئایا فعلەن لەو ئیشەکە بەباشی دەکە بۆچی چونکە ئیشەکە خۆی لە خۆیە وەکو ئامانجێک بیر شوێتەوە مەوزوع نییە پارەکە کە خۆی خزمەتکاری ئیشەکەیە بە پێچەوانەوە ئیشەکە کراوەتە خزمەتکاری پارەکە لێرەوە ئیشەکە بۆ پارەیە پارەکە بۆ ئیشەکە نییە یعنی سیاسەتی دروستە وڵاتەکە ئەوەیە کە خەڵکەکە ڕابێنێ و نیشانی بدا ئەوەی کە هەیە بۆ ئیشت نەک ئیشەکە بۆ پارەیە چونکە ئەگەر ئەمە بۆ ئیشەکە بۆ ئەو کاتە ئیشەکان بەرەو پێشەوە دەڕۆن ئەو کاتە ئەو وڵاتە ئاوەدان دەبێتەوە و پیشەکان ئەو پیشانەی هەن پەرە دەسێنن و ئەو هونەرانەی هەن بەرەو پێشەوە دەڕۆن و خەڵکەکەش باشتر دەبێ لەوەی کە پێشتر هەبووە بەڵام کە بێچەوانەوە بوو ئەو کارە کاتە پارەکە ئێتیبان وەردەگرێت ئیشەکان و پیشەکان و تواناکان هەمووی ئێمال دەکرێت هەموو شتێکی ڕواڵەتیت دەوێتە نا بۆی پارەکە دەست دەکەوێت بڕوانامەیەکە فلانێکە بەڵام ئەوە لە لات گرنگ نییە ئایا فعلەن تۆ چاکتر بووی لەو مەجالە لە پێشتر ینی
تۆ بە ناوی ئەم ئیشەوە پارە وەردەگری. ئایا بۆ نمونە تۆ 10 ساڵ مامۆستایت، قوتابیەکانت باشترن لە 10 ساڵ لەمەوبەر کە ئێستا دەخوێنن، خۆت باشتریت، باشتر دەتوانی دەرسوانەکان بڵێتەوە منداڵەکان پەروەردەکەی، یا خراپتریت. ئەمە جێگەی پرسیار نیە، ینی کەس ڕوو ناکاتە، هەمووی ڕوو دەکاتە ئەوەی کە گرنگی پێدەدا و دەیەوێت زۆری کا و گەورەی کا و قەڵەوی کاچیە، ئەوەیە لە خزمەت ئیشەکەیە، ینی وەسیلەکەیە نەک ئامانجەکە. لێرەوە ئیتر هەموو شتێک دەبێتە چی؟ ئەوەی کە چۆن ئەمەی هەیە لە بری ئەم ئیشە دەدرێ لە خزمەتی ئیشەکایە، ئەمە گەورە بکرێ. بەڵام لەگەڵ گەورەبوونی ئەمە چی ڕوودەدا؟ لەبەرەوەیتیمان بەم نییە، ئەم بەردەوام ڕواڵەتی دەبێتەوە و ساختە دەبێتەوە، وەوای لێدێ دەبێت تەناشتێکی ڕواڵەتی. بۆچی؟ چونکە ئەم ڕواڵەتە بەسە بۆ ئەوەی تۆ ئەو دەستکەوتت دەستکەوێت، یانێ ڕواڵەتەکە بەسە. ئیتر سیستەمەکەش وای لێدێ ئەو هینە گشتێکە هەیە ئەوە قبول دەکا کە ڕواڵەتیە. فەرەزەن کەسێک بڕوانامەی هەبێت ئیتر بەسە، نایە تاقیب بکاتەوە ئایا تواناکەی هەیە، ئایا بۆ نمونە ئەمەی بەم پرۆسا ڕۆشتووە ئایا باشتر بووە لەوەی کە پێشتر هەبووە، و ئایا باشتر دەبێت لەوەی کە دواتر باشتر دەبێت بەرەو باشتر بوون دەچێت، یا بەعکسەوە هەر ئەوەندەیە کە ئەوی دەستکەوتیتر ئیشەکەشی ئێمال دەکاتوەوە. بۆچی؟ چونکە گەیشت بە ئامانجەکە. ئامانجەکە ئەوەیە ئەو پارەیە وەرگێ لە بری ئیشەکە، کە ئامانجەکەەوە بێ و کاتە ئیشەکە ناکات، چونکە پارەکە وەردەگرێ و دەشتوانێت ئیشەکەش نەکا. لەبەرەوە ئەمەی کە هەیە خۆی لە ئەساسەوە گرنگی پێ نادا، وەوە بەشێک لە خۆی نایزانێ، هەز ناکا خۆی لەناو ئەمە باشتر دەبێت لەوەی کە هەیە. یعنی ئەو بیل لەوە دەکاتەوە شتێکگەیە خراپ دەبێ، نازانێ ئەوەی خراپ دەبێ خۆیەتی شتێک خراپ دەبێ، بەس شتەکە ڕەتی بە شخصیەوە نیە. هەر بۆ نمونە مامۆسایەک لە مەکتەبە ئەندازیارێک لەسەر کارەکەی، لەبەرەوە ئەو کارەکە خراپ دەبێت گرنگ نییە، گرنگەوەی ئەو چی دەکات پارەی خۆی وەردەگرێت. بەڵام ئەو بیل لەوە ناکاتەوە کاتێک کە ئەم کارە خراپ دەبێ، ینی چی؟ ینی ئەو خراپە، ینی مهندسێکی خراپە، ینی ئەو توانایە لە ناویە چییە؟ هیچ گەشەی نەکردووە. لە کاتێک کە ئەم بە ئیشکردن بەوەی کە گرنگی بدا بە ئیشەکە چی لێدێ، ئەمە تەمرینێک کە تواناکەی بەردەوام بەرەو چاکتربوون دەڕوا، دەبێتە مهندسێکی باشتر لەوەی کە پێشتر هەبوو. هەر لەبەرەوە ئیش هەر خۆی بواری بەرەو باشتر چوونی تواناکان. دەڵێ سیاسی ڕاستەقینەش کێیە؟ ئەوەیە کە ئەو زەمینەیە ساز دەکا بۆ ئەوەی مرۆڤەکان لە ڕووی تواناکان و لە ڕووی جەستە و لە ڕووی دەروونەوە بەرەو باشتر بوون لەوەی کە هەیە بڕۆن، ینی بەرەو کاملبوون بڕۆن. جا لێرە کە باکان گۆڕان ئەو کاتە یەکسەر چی دەبێت؟ ئەو کەسە لە جیاتی ئەوەی باش بێت خراپتر دەبێت، چونکە هیچ گرنگیەکی بەچی نامێنێ، بە تواناکەی نامێنێ، و هەموو خەیاڵی لای چییە؟ لای شتێکی ترە کە لە ئەسڵا ئەو شتە بۆ ئەوە دابین دەکرێت کە ئەم بەرەو باشتر بوون بڕوە. کەواتە ئەلێرە دەوڵەتداری، دەوڵەت دەبێت چی بکە؟ دەوڵەت کاتێک پارە دەدا بە هاوڵاتیەکانی خۆی، دەبێ ئەم پارەیە ئاوا بێت ئەوە بکات کە وا بکە ئەو هاوڵاتیانە چاکتر بن لەوەی کە هەن لە ئیشەکانیانە، لە توانەکانیانە. بەڵام کاتێک ئەم پارەیە کارێکی پێچەوانەی کردە و کاتە ئەو پارەیە هەم سیاسیەکە بۆ شتێکی ترداوێتی، ینی بۆ ئەوە نەیداوە ئەم توانایە چالاک بێت، هەم ئەوەش کە وەری دەگرێت بۆ ئەوە وەری نەگرتووە تواناکەی خۆی پێچالاکات. و ئەوەی کە ئێمە تایایی نمونەیەکی زۆر دیاری ئەم مەوزوعەیە. ئێمە کاتێ سەیری زانکۆکان دەکەین لە نەوەدەکانە،
زانکۆکان لە نەوەدەکانە باشتر بوون لە زانکۆکان لە ئێستا، هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی توانای زانستیەوە، و ئێتیمام بە زانست ئەو کاتە زیاتر بوو لە ئێستا. مادام ئەو کاتە زیاتر ینی ئەمانە باشتر بوون لە ئێستا، لە کاتێک ئەو کاتە پارە نەبوو، تەنانەتە هەر لە سەرەتاکانە هەر هێنج نەبوو، هیچ موچەیەکیش نەبوو، بەڵام لەگەڵەوەشتا زانکۆ دەڕۆشت و بەباشی دەڕۆشت. و من خۆم لەو ساڵانە لە ناو زانکۆوا بووم، و فعلەن زانکۆ باشتر بوو لە لەوەی کە ئێستا تایەتی، زەمینەیەکی باشتر بوو بۆ چاکتربوونی تواناکان. بەڵام کاتێک کە وەزعی مادی ینی شتەکە ئیتر ئاوای لێهات کە پارە بوو بە ئامانج و ئیشەکە بیرچوویەوە، ئەوە چی لێهات؟ بەرەو خراپتر بوون چوو. زانکۆکان لە ڕووی ڕواڵەتەوە جوان بوون، باش بوون، بەڵام لە ڕووی ناوەڕۆک و ئەوەی کە لە پێناویە هەن، ئەو زانکۆیە لە پێناویە هەیە، خراپتر بووە، چاکتر نەبوو. ئەمە سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە فعلەن ئەو پارەیە نەخرایە خزمەتی ئەوەی کە ئەو توانایانە بەرەو پێشەوە بڕۆن، وامە خرایە خزمەتی شتێکی تر، ئەویش ئەوەیە چۆن ئەوانەی عاشقە جەماوەرن جەماوەری خۆیان دروستکەن، و خەڵکیش بامان شێوە شوێنی ئارەزوەکانی کەوت، و ئەمە بوو بە مەوزوع لە لای و ئیشەکانی خۆی ئەوەی کە هەیەی هیچ بەهایەکی لە لای نەما. هەر لەبەرەوەشە ئێستا هیچ ئیشێک لە ئیشەکان بەهایەکی نییە. بۆچی؟ چونکە بەهای ئیشەکان ڕەبت کراوە بەچیەوە؟ بەو پارەیەوە کە لە بری ئیشەکە دەدرێت. ینی ئەوەی تەنها قەتبیری لێ ناکرێتەوە چییە؟ خودی ئیشەکەیە، وە خودی پێگەیشتنی کەسەکانە، ئەو توانایانەیە کە ئەو کەسانە لەو مەجالا بەرەو پێشەوە دەبا باشتریان دەکات لەوەی کە هەن. ینی پیشە یەکانی ئێستامان لەو کاتە باشتر نین، ئەندازیارەکانی ئێستامان لەو کاتە باشتر نین، خراپترن. مامۆساکانمان هەر بامان شێوە فلان. ئەمە بۆچی؟ ئەمە لەبەر ئەوە نا پارە هەیە بۆیە، نا، لەبەر ئەوە معناکە گۆڕاوە، لەبەر ئەوە بەهای شتەکان گۆڕاوە، لەبەر ئەوەی ئامانجە بووە بە وەسیلە، ئەوەی وەسیلەیە بووەتە ئامانج. مەوزوعەکە مەوزوعی پارە زۆری و پارە کەمی نییە، مەوزوعەکە ئەوەی ئەم پارەیە زۆر بێ یا کەم بێ دەبێت چی لێ بکرێت، دەبێت چۆن بخرێتە خزمەتی بەرەو باشتر چوونی ئەوە وڵاتیانەی کە هەن. ئێتر مەوزوعەکە لە زۆر و کەمیانە، مەوزوعەکە لەوایە چۆن ئەم پارەیە چی لێ بکرێت و چۆن بەکار بێندێت، چۆن ئاوا بەکار بێندێت کە وا بکە لە تاکەکان ئێتیمام بە توانەکانی خۆیان بدەن زیاتر لەوە و بەرەو باشتر بوون بڕۆن لەوەی کە هەیە. چۆن ئێمە ینی ئەو دەوڵەت چۆن ئەم پارەیە بە شێوەیەک بە کەناڵێک کابەرێ، بە شێوازێک بکەوێتە دەسا وڵاتیەکان کە وڵاتیەکان خراپ نەکات. ینی مەوزوعەکە لەویانە کە پارەیان نەداتێت چاک دەبن و پارەیان بداتێت خراپ دەبن، ئەمە نییە. ئەوەی ئەم پارەیە چۆن بدرێت و چۆن نەدرێت، چی لێ بکرێت و چی لێ نەکرێت، و چۆن ئەو کەسانە تێبگەن لەوەی کە ئەو پارەیە دەبێت چۆن بەکار بێندێت. ئێستا مەوزوعەکە باسی چۆن نییە، باسی چەندە، ئەو پارەیە چەندە، چەند بدرێت، نەک چۆن بەکار بێندێت، چی لێ بکرێت. کاتێک کە ئەمانە ئەوەی داهاتە چوویە خزمەتی تواناکان و ئیشەوە، ئەو کاتە ئەو کۆمەلگایە بەرەو پێش دەڕوا، هەموو بارەکانی گەشت دەبنەوە و بوارەکان هەمووی کارا دەبن، هەموو کایە جاجیەکان کارا دەبن، هەر لە ئەدەبیات و هونەرەوە بیگرە تا دەگاتە کاری پیشەیی و تا دەگاتە تەنانەت کاری سیاسی خۆی، هەتا دەگاتە کاری ئەکادمی و کارەکانی ترکە لار کۆمەلگایەکە بە شێوازێک لە شێوازەکان دابەشکراون بەسەر
تاکەکانە ئەڵێوان بەڵامیش گرنگێکیان بە دانایی و دادوەری نەدا گەر بارودۆخێکی نالەباریش بێتە پێشەوە ئەوە خەڵکی ئەوانە تۆمەتبار دەکەن کە ڕێنمایی و ئامۆژگاریان کردوون بە شانوشکۆی کەسانێکی وەک تۆمۆستۆکلیس و سیمۆن و پریکلیس هەڵدەڵێن کە سەرچاوەی هەموو نەهامەتیەکانی ئەوانن لەوانەیە گەر ئاگات لە خۆت نەبێ هێرش بکەنە سەر تۆ یا هێرش بکەنە سەر ئەلکیبادسی هاوڕێت کە هەموو شتەکانی خۆی و ئەو شتانەشی کە پەیدای کردبوون لە دەستی داون لە کاتێکدا ئێوە تاوانبارە ڕاستەقینەکانیش نین و هەر ئەوەندەیە کە بەهۆی ئەوانەوە ئێوەش تێوەگلاون یعنی کەسێکی وەکو ئەلکیبایدس کە لەگەڵ ئەو سیاسیانە بوو هەموو ژیانی خۆی دانا و سەروەت و سامانەکەشی دانا و ئەوانیش لە کاتێکە ئەوان تاوانبارە ڕاستەقینەکە نین بەڵام دەستیان تێکەڵە لەگەڵ تاوانبارەکە ئەڵێ سەرکۆنەی ئێوەش دەکرێت بە بۆنەی ئەوانەوە ئەڵێ لەگەڵ ئەمەشدا باشتێکی بێماناتان پێ بڵێم کە لەم ڕۆدا زۆر باوە و بیستوشمەکە دەدێتە پاڵ پیاوانی ڕابردووش ئەویش ئەوەیە کاتێک شار پیاوێکی دەوڵەت بەهۆی ئەو هەڵەوە کە کردوێتی تۆمەتبار دەکا دەبینین تۆ بە تۆمەتبارکراوەکان لە بەرامبەر ئەو مامەڵە خراپەی کە لەگەڵ یان ناکراوە تووڕە دەبن و هاوار دەکەن ئەوە تاوانێکی گەورەیە کەسانێک لە ناو ببن کە خزمەتێکی گەورەیان بە دەوڵەت کردوون ئەڵێ ئەمە لە کاتێکە ئیتیفاقی بینی حەزەکانی خەڵکو سیاسیەکانە بەڵام کاتێککە وەزێک دروست دەبێ ئەمان دێن ئەوان تاوانبار دەکەن ئەوان دەڵێن ئێمە چۆن تاوانبار دەکەن لە کاتێکە ئێمە ئەو هەموو خزمەتمان بێەوە کردووە ینی سیاسیەکان دەڵێن ئەڵێ ئەمە لە ڕاستیا بێمانایە ئەم دوورخستنەوەی تاوانە لە خۆ ینی بە ناوی ئەوەی کە خزمەتیان کردووە ڕاستە خزمەتیان کردووە بەڵام بەوەی ئەو خزمەتەی کە کردویانە خەڵکەکەیان وا لێ کردووە کە ئێستا ئاوا بن لەگەڵیانە ینی بەرەو خراپتربوونیان بردوون ئەی ئەگەر ئەوان خەڵکەکەیان بەرەو باشتربوون بە بردایە و وەیتیمامیان بە چاکی چاکبوونی ئەوان بدایە نەک حەزەکانیان ئەو کاتە خەڵکەکە دژیان دەوەستایەوە وە خەڵکەکە تۆمەتباری دەکردن بێگومانە گەر ئێتیمان بەو شوێنە بدرایە ئەو کاتە ئەو شتانە دروست نەدەبوو ئەو کاتە ئەوانیش عاشقە جەماوەر دەبوون وە جەماوەر ئەو عاشقە جەماوەربوونە نەدەما جەماوەر هەر نەدەما ینی ئەمەی کە پێی ئەم حەشاماتەش کە کۆ دەبێتەوە ئەمە نەدەما خەڵک سەرقاڵی شتێکی تر بوو نەکە فیکە لێدان و تافکێشان و ئەمە ڕووی نەدەدا ئەمە هەمووی لە دەرەنجامی ڕووپامایی دروست دەبێت ینی هەردوو تەرەفەکە کار لەسەر یەکتر دەکەن و کار لە یەکتر دەکەن و ئەمە ڕوو دەدا هەڵە بەڵام ئەوەی ئەوان دەیڵێن درۆیەکی تەواوە و ئەمە هەر ئەمان شتە بە گوێرەی ئەو پیاوانەی دەوڵەت هیچ کە خۆیان بە سوفستایی دەزانن ئەوانیش لەگەڵەوەدا کە زانیارێکی زۆریان لە بوارە جۆراجۆرەکاندایە بەڵام جارجار هەڵەی سەر و سەرسوڕێنەر دەکەن ئاڵە سۆفستایەکانی ژەر وەکو ئەوان هەمان شت هەیە کە لەگەڵ جەماوەرەکەیان تووشی هەمان کێشە دەبنەوە ئەوان لەگەڵەوەشدا خۆیان بە مامۆسای بەرەمەندیەکان دەزانن بەڵام زۆر جارەوە ڕوو دەدات یەکێک لە قوتابیەکانی خۆیان بەوە تۆمەتبار بکەن لەبەر ئەوەی کرێی وانەی وانەوتنەوەکەی پێ نەداوە ناقیان بەرامبەر دەکات و هیچ پێزانینێکی بۆ ئەوە نییە کە بۆیان ینی بۆ قوتابیەکانی کردووە چ شتێکەیە بە قەدەرم قسەیە لە عەقڵەوە دوور بێت هەڵە سۆفستایەکان کاتێکە کۆمەڵە قوتابیەیە فێری دەکەن ینی فێریان دەکەن فێری سەفسەتەیان دەکەن یا فێری وتاربێژیان دەکەن ئەڵێ دواتر دێن لەبەرەوەی ئەوان پارەی فێربوونەکەیان نەداوە دەڵێن ئەوان زوڵمیان لێ کردووی ئەڵێ ئەگەر بێت و ئەوان زوڵمیان کردبێ ئەوە ئەمان یەکەم جار دەبێ
بزانن کە خۆیان زوڵمیان کردووە. بۆچی؟ چونکە ئەگەر ئەمان ئەوانیان فێری دادوەری و چاکی و ئەوانە کردووە وەکو ئیدعای دەکەن، چۆن ئەوان زوڵم دەکەن لەمان؟ ئەگەر چاکتر بوون لەوەی کە هەن، چۆن ئەوان دێن ئەم زوڵمە دەکەن؟ لەبەرەوە ئەمان خۆیانن ئەوانیان خراپتر کردووە لە مۆزوعی عەدالەت و ئەوە، ینی وای کردووە کە نائادلتر بن، زیاتر ستەم بکەن، ستەمکارتر بن لەوەی کە هەن، بۆیە ئەمان ئەوە دەکەن بەرامبەر مامۆستاکەیان. و ئەم دەبێ پرسیار لە خۆی بکە، ئەگەر باشە ئەوانی فێری دادوەری و چاکە و ئەوانە کردووە، ئەی بۆچی نادات وەردەچوون لە بەرامبەر خۆیاندا بەر لە هەموو کەسێک؟ کەواتە ئەمە خەتاکەی کێیە؟ ئەوە خەتاکاری ئەوان نییە، هی ئەمیشە کە ئەوانی وا پەروەردە کردووە. بەهۆی چیەوە؟ بەهۆی ڕووپاماییەوە. ئەو دایمە پێوتون ئێوە دەکەم بە سیاسیەکی باش، پارەیەکی باشتان دەست دەکەوێت، ناوبانگدار دەکەن لە سینە بە ماوەیەکی ئەوەندە ئێوە دەکەم بە ئاوا بن و مستەقبلێکی باشتان هەبێ و بەڵام دواتر ئەمانە لەبەرەوەی زۆرێک لەو قوتابیانەی کە دەچوونە لای وتاربێژەکان و سۆفستایەکان فێر دەبوون هی ئایلە سیاسیەکان بوون. ئێتر جاری وایە دیارە هەندێکیان پارەیان نەداوە بە کابرای وتاربێژ. کابرای وتاربێژ دوای ئەوەی کە ئیتر ئەمە فێری کردووە عەلا ئەساس کەسێکی سیاسی بێت، کەسی سیاسیش دەبێت لەبارەی داد و ناحەقی و ڕەوایەتی و ناڕەوایی بزانێت چییە، و دەبێت وەکو گۆرگیاز دەڵێ من فێری ڕەوایەتی و ناڕەوایەتیان دەکەم، ینی فێری مەوزوعی دادوەری و زوڵم ئەمەشیان نیشان دەدەم چی دادوەریە چی زوڵمە چی ستەمە. ئەی باشە ئەگەر فێری ئەمەیان کردووە، چۆن ئەمان ئەگەر فێر بوون، ئەگەر لەمە تێگەیشتون چۆن زوڵم لەوە دەکەن کە فێری کردوون؟ ئەگەر هاتوو ئەمان زوڵمیان تیانەماوە چۆن زوڵم دەکەن؟ کەواتە بە پێچەوانەوە ئەمان دەوری هەبووە لەوەی لە جاتی ئەوەی فێری ئەوەی بکات دادوەر بێ فێری ئەوەی کردووە کەچی بکە کەستەم بکە. یەکەم ستەمیش کە کردوویەتی بەرامبەر کێ دەیکا؟ بەرامبەر خۆی کردوویەتی. ئەڵێ مەوزوعی سیاسیەکان و خەڵکیش هەرەمان شتە. سیاسیەکان لەبەر ئەوە ئێتمامیان بە حەز و ئارەزوەکانی خەڵک داوە و خەڵکەکەیان وان لێن ینی زەمینیان نەڕەخساندووە بۆ ئەوەی دادوەر بن، باش بن، فلان بن، لەبەرەوە هیچ پێزانینیەکان ئەوانیش بەرامبەر ئەو شتانە نییە کە ئەوان کردویانن. بۆچی؟ چونکە ئەو شتانە لە ئەسڵا ئەوان کردویانن ڕووپاماییە، بۆ ئەوە کردویانن لە لای خەڵکەکە خۆشەویست بن. ینی لێەوە نەیان کردوون کە ئەم شتانە شتی چاکن، لەبەوە نەیان کردووە کە زەمینە سازکەن بۆەوەی ئەمە زەمینەیەک بێ بۆ ئەوەی ئەو کەسانە هەن هاوڵاتیەکان بەرەو چاکتر بوون بڕۆن. ئەوان بۆیە ئەمەیان کردووە تەنها بۆ ئەوەی ڕووی خۆیان جوانکەن. لەبەر ئەوە خەڵکەکەش دواتریش هیچ پێزانینێکی بۆ ئەمە نیە، چونکە لە ئەساسەوە ئەمە وا کراوەوە پەیوەندیەکە وا ڕێکخراوە لە بینی هەردوو تەرەفە. لەبەر ئەوە ئەمیش دێت کاتێک ئەمان دێن دەڵێن ئەوان خراپن، نابێ ئەوان بڵێن ئێمە خزمەتی ئێوەمان کردووە بۆچی وا دەڵێن، چونکە ئەگەر خزمەتکردن ئەوە بێ ئەمان بەرەو چاکتر بوون بەرن، ئەی چۆن ئەمان شتی وا دەڵێن لە بەرامبەرەوانە لە بەرامبەر ئەو خزمەتی کەوان کردویانە. کەواتە لە ئەسڵا ئەم خزمەتە ڕواڵەتیە کە هەیە کە عیبارەتە لە دابینکردنی شتەکان، نەک ئەوەی کامشتانە چی لێ بکرێ. ئەمە شتێکە تەنها بۆ یاریەکە، تەنها بۆ کۆکردنەوەی جەماوەر و تەنها بۆ ململانەی هێز و دەسەڵاتە، ینی بۆ چاکتربوونی هاوڵاتیان نییە.